ئەم ڕیکلامەی کۆمپانیای ئەکسەنچر دەڵێت و نیشان دەدات ئەوەی لە داهاتوو دەیکەی دێتە بەرچاو. لەم ڕۆژانەدا بۆی هەیە ئەمەوە کۆژداریەک بۆ تایگەر وودز بێتە بەرچاو، بەڵام لە بری ئەمە ئەکسەنچر بڕیاریدا هەنگاوی داهاتووی چی بێت. ئەم کۆمپانیا جیهانیی ڕاوێژکردن وودزی لە کۆنتراکتی 6 ساڵەی ڕیکلامکردن دەرکرد. تایگەر وودز کە لە هەموو وەرزشکارێکی تری جیهان زیاتر پارە وەردەگرێت دانی بەوە دانا کە پەیوەندی لەگەڵ ژنی تردا هەبووە ڕاشی گەیاند بۆ ماوەیەکی نادیار خۆی لە یاری گۆڵف دوور دەکاتەوە. ئەمەش دوای ئیدیعای چەند ژنێک بوو کە گوتیان ئەوان پەیوەندی سێکسیان لەگەڵ یادا هەبووە. بەپێی هەڵسەنگاندنی میدیا دوورکەوتنەوەی ئەو لە گۆڵف دەبێتە هۆی لە دەستچوونی 591 میلیۆن دلار لەو پیشەسازیە. ماکس کلیفردی بەریتانی دەڵێت گەمەی گۆڵف زیاتر پێویستی بە تایگەر وودزە لەوەی تایگەر وودز پێویستی بە گۆڵف بێت. ئامارەکان ئەمە دەسەلمێنن لە مانگی دێدا گۆڤاری فۆبس ڕایگەیاند وودز یەکەم وەرزشکارە کە ملیاران دۆلار وەردەگرێت، بەڵام لە تەنیا یەک چارەکی ئەو پارەیە لە یاریەکانی گۆڵفدا وەردەگرێت، ئەوی تر بە ڕێگای ڕیکلامکردنە. جاندێڵی کە خۆی یاریزانێکی شارەزای گۆڵفە دەڵێت وودز دەبێت بگەڕێتەوە بۆ ئەم یاریە. گەمەی گۆڵف پێویستی بەوە ئەوان پێویستیان بەوە لە هەموو جیهاندا هەوڵی دۆزینەوەی پشتیوانکارین بۆ گەمەی گۆڵف، جا بەبێ تایگەر ئەو کارە ئێجگار سەختە. جگە لە کۆمپانیای ئەکسەنچەر جێڵەی تیش بڕیاریدا ڕۆڵی وودز سنووردار بکات. کۆمپانیای تەلەفۆنی AT&تیش پێداچوونەوە بەسەر پەیوەندەکەی دادەکات. شیکەرەوانی دراوی دەڵێن بڕیارەکانی ئەم کۆمپانیایانە بۆی هەیە کاریگەری بەسەر بڕیاری کاربەدەستانی کۆمپانیەکانی تریشدا هەبێت. باب گارفیلد سەرنووسەری کۆمپانیای ڕیکلام ئەدڤەرتایزینگ ئیج خەڵکان ئەوانەی ئێستا پتر لە 100 میلیۆن دۆلاریان داوە هاواریان بە دەنگی بەرز لێ هەڵدەسێت. گارفیلد دەڵێت لە ئەکامدا ئەوان دەتوانن پەیوەندیان لەگەڵ ئەو کوڕەزیێڕینەی گۆڵف بپچڕن لە کاتێکدا وودز خۆی لەم وەرزشە دوور بخاتەوە، بۆی هەیە ئەم پیشەسازیە گۆڵف بەرەو نەمان بەرێ. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.